سپاسی هەموو لایەک دەکەینێمە وەکو لێژنەی پەرلەمان، لێژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەت، لێژنەی ئەوقاف، لێژنەی مافی مرۆڤ و کاروباری کۆمەڵایەتی بەیەکەوە سەردانی بەڕێزان مامۆستایانی ئاینی لە یەکێتی زانایانی ئیسلام کرد بۆ بەدواداچوون و گفتوگۆکردن لەسەر ئەو فتوایەی کە لە ڕای گشتی لە هەندێک لە نیگەرانی لێکەوتۆتەوە. بە سوپاسەوە پێشوازیەکی زۆر جوانیان کرد و ڕوونکردنەوەیەکی زۆر جوانیاندا. ڕوونکردنەوەکە بۆ خۆیان بەجێدێڵم کە بەڕێز مامۆستا مەلا عەبدوڵڵا وەکو سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی ئیسلام قسەکان دەکا، بەڵام ئێمە پاشی گفتوگۆیەکان گەیشتینە نەتیجەیەکەوە هەموو بەیەکەوە لە داهاتوو کاری هاوبەش لە پێناو بەرژەوەندی هەموو لایەک لە کوردستان و پاراستنی پرەنسیپەکانی مافی مرۆڤ، دیموکراسی، ئاینەکان بەگشتی و پێکەوە ژیان و خۆشگوزەرانی کوردستان بکەین. طبعاً کاری پێکەوەییمان دەبی لە داهاتوو و ئەو بەڕێزانە لە پێشتریش کەوا ڕۆلی ئیجابیان هەبووە لە دەرکردنی زۆر یاسا لە هەرێمی کوردستان پاڵپشت بووینە کە یاسایەکانی پێشتر لە بەرگریکردن لە مافی ئافرەت کراوایان لە مافی مرۆڤ و ڕۆلی ئەرێنیان لە زۆر شت هەبووە و ئێستاش ئێمە لەگەڵیان کە قسەمان کردیا کە لایەنە پەیوەندیدارەکانیش لە حکوومەتی هەرێمی کوردستان لە مێژە دەستیان بەکاری جێبەجێکردن کردیا لەوەی کەوا تا ڕادەیەک لە هەندێک شوێن تاوان سەری هەڵدایە، ئەوەش لە هەموو شوێنێکی دنیا هەیە. بەڵام لۆی ڕێگر بین ئەمە دەستخۆشی لەلایەنە ئەمنیەکان وەزارەتی ناوخۆ دەکەین کەوا هەندێک ڕێنمایی لۆبرا شوفێرەکانمان کردیا کە بەشێکی زۆریان زۆر بەڕێزن، بەڵام لە هەموو چین و ئەوەی کۆمەلگا باش و خراپ هەیە. باشمان زۆرترا تەکید بن لە خەڵکەکەی کەوا بەلا ڕێدا چووە و هەروەها وەزارەتی گواستنەوە و گەیاندن کاری زۆر باشی ئەنجامدا لۆی کاری تەکسی و برا شوفێرەکانمان و ئەوانەی ئێستا کە سەری هەڵدایە خوشکە شوفێرەکانمانیش تاکتاکەوە دروست دەبن بە ڕێک و پێچی ڕێک خاتەوە و هەمومان پێکەوە لە بەرژەوەندی کوردستان کار بکەین. ئاینی ئیسلامی کوردستان پێشوازیمان لە بەڕێزان لە لێژنەی مافی مرۆڤ، لێژنەی کاروباری ئافرەتان، لێژنەی ئەوقاف و کاروباری ئاینی لە پەرلەمانی کوردستان کرد بۆ ئەوەی گەنگەشە و گفتوگۆکردن سەبارەت بەو بڵاوکراوەیەکەوە ماوەی 2 هەفتە پێشی ئێستا دەرمان کرد لەسەر مەسەلەی ئافرەت و شوفێری تەکسی و چونکە ژمارەیەکی زۆر لە شوفێرە تەکسیەکان بە شێوەیەکی ناڕەوا هەسوکەوتیان لەگەڵ سەرنشینەکانی خۆیان دەکرد. بەداخەوە لە دەستگایەکانی ڕاگەیاندن خوێندنەوەی زۆر هەڵا لە بۆ ئەو بڵاوکراوەی یەکێتی زانایان کرا و هەروەها ژمارەیەکی یەکجار زۆر لەو کەسانێکەوە دەنگۆیان لەسەر بابەتەکە دروست کرد دڵنیام نیان خوێندیتەوە لە بێ ئاگایی خۆیان ئامادە نەبوون دەقی ئەو بڵاوکراوە بخوێنەوە، چونکە من دڵنیام ئەگەر هاتباو ئەو دەقانیان خوێنباوە ئەو هەموو دەنگۆ ئەو هەموو شتەی لێ دروست نابوو. بۆیە ئێمە بۆ ئەو میوانە بەڕێزانە و بۆ خەڵکی تریش ڕۆمان کردویتەوە ئەمە ڕوونکردنەوە و ئامۆژگاریە لە چوارچێوەی شریعەتی پیرۆزی ئیسلام ئامۆژگاری مسلمانمان کردووە کە بۆ جانیبی ئامۆژگاری و ڕوونکردنەوە شتێکی ئیلزامی نییە تۆ ئیلزام بکەی و فەرز بکەی لەسەر خەڵک ئیلا دەبی جێبەجێ بکرێ و هەروەها مەسەلەی بەرتەسکردنەوەی ئازادیەکانیش نییە، چونکە ئێمە هیچ کاتێک لەگەڵ مافێکی دەستوری و یاساییەکەوە هەموو کەسێک ئازادە لە دەربڕینی بوون و بۆ چوونی خۆی، ئێمە نامانەوێت ئازادیەکانش لە هەرێمی کوردستان بەرتەسک بگرێتەوە، بەڵکو ئێمە هەموو کاتێک داکۆچیکارین لە مافەکانی ئافرەت لە بەرزکردن و تەماشاکردنی پێگەی ئافرەت لە هەرێمی کوردستان ئەو ڕوونکردنەوەشمان کرداوە لەو ڕوانگەیە بووەکەوە ئافرەت بپارێزرێ لەوەی کەوا خەڵکێک بەناحەق یان خەڵکێکی بێویژدان بێڕەزی بەرامبەر ئافرەتان دەکات. ئێمە لە ڕابردوو ڕۆلی کارەمان هەبووە لە بەدەستهێنانی ژمارەیەک مافی دیاریکراوە لە بۆ ئافرەتان وەکو داکۆچکردن لە یاسای غەسلی عار، داکۆچکردن لە یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی، داکۆچیکردن لە هەموارکردنەوەی یاسای باریکەسی، لە مەسەلەی خەتەنە لە ئایندەش هاوکارە بین لەگەڵ ئافرەتان لەگەڵ لەژنەکانی مافی مرۆڤ و کاروباری ئافرەتان بۆ ئەوەی زیاتر ئەو شتانێکەوە پەیوەستن بە کاروباری ئافرەتان لە هەرێمی کوردستان بەرگری لە مافەکانیان بکرێت.